دەنگی دەڕاسە گەیشتە زەویەکانی هەڵەبجە. بڕشتی گەنم بەراورد بە کەمبارانی زۆر باشە و بەدڵی جوتیارانە. هەردوو نمێک زەوی سنوورەکە 600 بۆ 700 کیلۆ گەنم بەرهەمی هەبووە. ئەوەی جوتیارانی نیگەران کردووە ئەوەیە حکومەت گەنمەکەیان بە نرخی پاڵپشتکرا و لێوەرنەگرێت. وڵا بە حسابەڵێ کەمە جیاوازیمان کرد لە خێرنەوەڵا باش نییە. پار بە 260 کیلۆ بوو باشەوەی ساڵ بگرە خراپتیشۆ باش نییە. هەم گەرمەکەشمان لەخوا بە زیابێ باشترێکە لە چاو شوێنەکانی ترا گەرمەکانەوە باشترێکە، بەڵام وەکو بەرەوەی کە دەیانناوە نەوەڵا زۆر کەمەوە هیچ باش نییە. ئێستا گەر 400 کیلۆ 500 کیلۆیە با باشتر بوو بە ئێمە. خواگە هەمووی وەرگن باشتێکە وەکو عێراق بێ وەکو خوار و بەشێک لە جوتیارانی هەڵەبجە و شارەزور هاتوونەتە سایلۆ. داوا دەکەن بڕی وەرگرتنی گەنم زیاد بکرێت. ساڵی ڕابردوو 236 کیلۆ بۆ هەردۆنمێک وەرگیراوە. نوێنەری جوتیارەکان دەڵێت ئەم ساڵ بۆ هەردۆنمێک 167 کیلۆمان لێوەردەگرن. هەریانی ئەوەشمان بۆ ناکەن گەڵم گەرمەکان بڕوا بۆ جنوب. بڕی گەرمکردن تایە 82,000 دۆنمە 14,000 شتێک ئەمتر تەوزا کرا بەسەر 82,000 دۆنمە دۆنمی حسێبمان کرێ ئێمە خۆمان 168 کیلۆمان بەرەکەوێ ئیمساڵ. داواکاریمانەوەی لە بەتایبەتی وەزارەتی کشتوکاڵ چای بخشێنێتەوە بەم قەرارە ئەگەر ئاوایە تەوزیع کراوە هەڵەبجەی 168 کیلۆی بەرکەوێ، یعنی ئەم زڵمە هەڵەبجە بووە بە پارێزگا وایە هەدەی جوتیارانیان کرایە. ئەمساڵ حکومەتی عێراق بڕیاریدا 400,000 تۆن گەنم لە جوتیارانی هەرێمی کوردستان وەربگرێت. لە کاتێکدا ساڵی پار 700,000 تۆن گەنمی لە جوتیاران وەرگرتووە. بەداخەوە ئەم ساڵیش حکومەتی عێراق بڕێکی زۆر کەمتری داناوە بۆ هەرێمی کوردستان وەلەو بڕەشە بڕێکی کەمتر لە ساڵانی ڕابردوو بۆ سنووری پارێزگای هەڵەبجە دانراوە، لەگەڵەوەی کە سنووری پارێزگای هەڵەبجە بڵێن ئاستی بارانبارینی باش بووە و بڵێن ئەتوانم بڵێن بڕی بەرهەم وەک ساڵێکی تەبیعیە، بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە بڕەکە کەم بۆ هەرێمی کوردستان دانراوە ئۆتۆماتیکی ئەو بڕش بۆ سنووری پارێزگای هەڵەبجە کەم ئەکات لەسەر ئەساسی ڕوبەری چێنراوە. بەڵام ئێستا وەزارەت لە هەوڵایە کە لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە کە بڕێکی تر بۆ هەرێمی کوردستان زیاد بکرێت، بێگومان لەو بڕە دڵنیان بەشێکی باش بۆ پارێزگای هەڵەبجە ئەبێت. لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەمساڵ 82,000 دۆنم زەوی بە گەنم داچێنراوە. زیاد لە 32,000 تۆن گەنم بەرهەمی دەبێت. بەڵام بەپێی ئەو بڕی بۆ پارێزگاکان دانراوە 13,900 تۆن گەنمی هەڵەبجە وەردەگیرێت. ئەڤیناتە زوومی هەڵەبجە.